إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلامي خواي پروردگار لقرآن پیروز أي فرميو وباشترين الربازي محمد مختار صلى الله عليه وسلم وخرابترين الرباز وريشكان هر رباز ورقايك لای دابێ لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لادانێک نەکبەتی و بەدبەختی بەدوای خۆیان ئەهێنێت داهێناوە خوای گەورە قبولی نییە ئەیگەڕێنێتەوە ئیداتە ناوچاوانی خاوەنەکانیان لە دنیا بەدبەختیان بۆ ئەهێنێ و قوربەسەریان بۆ ئەهێنێ و ژیانیان ئەکا بە ژیانێکی تاڵ و گوژاڵکی و لە قیامەتیشا بەتەئکید شوێنی ئەو کەسانە ئاگری جەهەنەمە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ. خۆشەویستەکانم، لە باسی ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پندوەرگرتن و دەسوەرگرتن لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەشتینە ئەو کارانەی کە پێغەمبەری خوا کردی سەرەتا کە گەشتە مەدینە پاش کۆچکردن. کاری سێیەم لە کارەکان دانانی دستوری مەدینە بوو. لەناو دستورەکەی هەندێک خاڵ ئاماژەمان بە هەندێک خاڵی گرنگ کرد. یەکێک لەو خاڵانە کە هەفتەی پێشوو باسمان کرد ئەوە بوو کە مافی کەمینەکان و ئاینەکانی تر لەناو دەوڵەتی ئیسلامە، لەناو دەوڵەتی مەدینەیە. لەو مافانەی کە ئاماژەمان پێکرد پاراستنی ئەهلی زممە، یعنی کەمینەکانی تر، دابینکردنی ئاسایشی ناوخۆیی و دەرەکی بۆیان، چونکە ئەوان بەشێکن لە دەوڵەتی ئیسلام، ڕێزلێگرتنیان، ئیهانە نەکردنیان، خراپە نەکردن بەرامبەریان. هەر لەو ڕوانگەوە ئیسلام منعی نەکردووە تۆ ئەگەر نەخۆش بن سەریان لێ بدەی، ئەگەر تووشی ناڕەحەتی و ناخۆشی هاتن تەعزیەیان بکەی لە بابی تەعامل بالمەعروفە. و نەسی ئاەتی قورئانی لەسرە وەکو هەفتەی پێشوو ئاماژەمان پێکرد. هەروەها لە حەق و مافەکانیان ئەوەیە بۆیان هەیە ئیش بکەن، تجارەت بکەن، بۆیان هەیە ڕزق پەیدا بکەن لە ناو وڵاتی ئیسلامە بەپێی ئەو یاسایانی کە لە شریعەتی ئیسلامە دیاری کراوە. هەروەها یەکێک لە مافە زۆر گرنگەکانیان ئەوەیە کە ئەوان ئازادن لە بواری عەقیدەیە و لە بواری ممارەسەی عیبادەت کردنیانە، يعني ئازادن بەکاملی. پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم لە دستورەکەیان نووسیوەتی للمسلمین دینهم ولليهود دینهم، مسلمانان دینی خۆیان هەیە، یەهودیش دینی خۆیان هەیە. ئەمە ئاەتی قورئانیش بڕیاری لەسەر داوە لە سوورەتی بەقەرە ئاەتی 256 خوای تەعالی ئەفەرمێ لا ئیکراهە فی الدین. لە ئایندا زۆرە ملێ نییە، لە ئایندا زۆرە ملێ نییە و بەڵگەشمان زۆرە. 1400 ساڵە مەسیحەکان و غەیری مەسیحەکان لە جوولەکە و لە ئاینەکانی تر لە ناو وڵاتی ئیسلامە ئەژێن و تا ئێسش پەرستگاکانیشیان هەرماوە. کەوابوو ئەم مەسئلە زۆر گرنگە ئێمە بیزانین. هەروەها یەکێک لە بەندە گرنگەکانی دستوری مەدینە، خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نووسیەتی وئین النەصڕ للمەظلوم، سەرخستنی ستەملێکراو. ئەمە یەکێک لە بەندە زۆر گرنگەکان لە ناو دستوری مەدینەیە کە نەسی لەسەر داوە کە عەدالەت لە بەینی خەڵکیە جێبەجێ بکرێ. واجبی دەوڵەتی ئیسلامە، واجبی سەرکردەی مسلمانە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتە سەرکردایەتی کردووە حتا ئەگاتە ئاخر کەسێک
کە لە وڵاتی ئیسلامە سەرکردایەتی ئەکا واجبە لەسەری تحقیقی عەدالەت بکا لە نێوانی خەڵکیە، دادگەری جێبەجێ بکا لە نێوانی خەڵکیە، چونکە ئەساسی بنەمای هەموو حکمێک خۆشەویستەکانم، هەموو مڵکێک بنەماکەی لەسەر دادگەری و عەدالەتدا ئەمەزرێ. ئەگەر عەدالەت و دادگەری لە هەر وڵاتێکە نەما ئەو وڵاتە بەرەو تیاچوون ئەچێ، بەرەو زەوال ئەچێ. ئەگەر عەدالەت لە هەر شوێنێکە هەبێ، ئەگەر وڵاتەکە کافریش بێ، مڵکەکەیان دائیم ئەبێ. لەوانەیە زۆر کەس ئەو هینە بێتە مێشکە بۆ وڵاتانی ئەوروپا یان هەندێک وڵاتانی تر سەیرەکەی بارانیان بۆ ئەبارێ، سەیرەکەی لە ئەمن و ڕەخاء ئەژێن. یەکێک لە سەبەبە هۆکارە گەورەکان ئەوەی ئەوان عەدالەتیان بەرپا کردووە. ئەوان بە بەزەین بەرامبەر بە فەقیر و هەژاران، بە بەزەین بەرامبەر بە یەتیم و بێباوکان. جا عەدالەت لە هەر شوێنەکە هەبێ، خوای تەعالا بەرەکەتی خۆی بەسەرە ئەڕێژێ، وەکو زانایانمان فەرموویانە حتا ئەگەر ئەو شوێنە وڵاتەکە کافریش بێ. بەڵام ئەگەر عەدالەت لە هەر شوێنێکە نەما، خوای تەعالا ڕەحمەتی خۆی لەسەریان لا ئەبا، با ئەگەر خەڵکەکەشی مسلمان بن. ئەمە مەسئلەیەکی زۆر زۆر گرنگە و ئەبێ ئێمە بیزانین. معنای ئەوە نییە تۆ هەر بووی بە مسلمان ئیتر بە کەیفی خۆت زوڵم بکە، تەعدا بکە، مافی خەڵک بخۆ، پارەی خەڵک بخۆ، واریداتی خەڵک بخۆ، هەموو شتێک بکە، ئیتر بۆت ئەڕاتە سەر و خوش بارانت بۆ ئەبارێنێ و ئەرز و ئاسمان بۆ تۆ فراهەم کراوە. ئەمە شتە مخالفی سنەنی ئیلاهیە. وەخوای تەعالا داوای کردو لە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم بوار بڕەخسێنێ هەموو کەسێ بگا بە حەقی خۆی. عەدالەت ئەو معناکەیەتی هەموو کەسێ بە ئاسانترین ڕێگا بگا بە حەقی خۆی، بەبێ ئەوەی هیچ جوهدێ سەرف بکا، بەبێ ئەوەی پارە بدا و بەرتیل بدا. هەموو کەسێ لە وڵاتە فەقیر بێ یان دەوڵەمەند بێ، بەرپرس بێ یان کەسێکی ئاسایی بێ، لە هەر تایفەیەک هەیە، لە هەر تیرەیەک هەیە، لە هەر قەومیەتێک هەیە، مسلمان بێ و یان غەیری مسلمان بێ، هەموو کەسێ ئەبێ ڕێگای بۆ خۆش بکرێ، بە ئاسانترین شێوە بگا بە مافەکانی خۆی، بەبێ ئەوەی بەرتیل بدا، بەبێ ئەوەی پارە سەرف بکە. ئەمە واجبی دەوڵەتی ئیسلامە، واجبی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم، و واجبی هەموو کاربەدەستێکە لە وڵاتی ئیسلامە. خوای تەعالا لە سوورەتی مائیدە ئایەتی 8 ئەفەرمێ، تەماشای ئەم ئایەتانە بکەن کە ئەیخوێنمەوە بۆتان. یا ئەیها الذین آمنوا، ئەی ئەو کەسانەی کە باوەڕدارن، كونوا قوامین لله شهداء بالقسط، هەڵسن بە جێبەجێکردنی دادگەری، شایەتی خوا بن، دادگەری جێبەجێ بکەن، بە جوانی پێی هەڵسن. خوا ئەمرەکە بە ئیمانداران، نافەرمێ تەنها پێغەمبەر صلی الله عليه وسلم، بە هەموو ئیمانداران لە دوای پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئەبێ هەڵسن، ئەبێ پێی هەڵسن. كونوا قوامین، هەڵسن بەو کارە پیرۆزە، شهداء قوامین لله شهداء بالقسط ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا. دژمنایەتیتان، حەز لێ نەکردنتان لە کەسانێکی بەرامبەر، یعنی تۆ کاربەدەستی نابێ لەبەر ئەوەی کەسانێک هەیە حەزیان لێ ناکەی، غەیرە دینن، غەیرە عەشرەتی تۆن، غەیرە حزبی تۆن، غەیرە جەماعەتەکەی تۆن، ئەوە واتان پێ بکە عەدالەت لەگەڵیانە جێبەجێ نەکەن. یەکێک لە ئەندامانی حزبەکەی خۆت، عشیرەتەکەی خۆت، بنەماڵەکەی خۆت لەگەڵ یەکێکی ترا لە بەرامبەر کێشەیەکی هەبێ، تۆ لەبەر خاترەوەی ئەمە جەماعەتەکەی خۆتە حەقەکە بەی بە ئەم، ئەگەر چی لەسەر ناحەقیش بێ. ئەمە بە هیچ شێوازێک نابێ و لەگەڵ ئیسلامەتیان ناگونجێ. ولا يجرمنكم شنآن قوم، يعني دژمنایەتیتان لەگەڵ قومێکە واتان پێ نەکا على ألا تعدلوا، عەدالەت جێبەجێ نەکەن. اعدلوا، دادگەر بن، هو أقرب للتقوى، دادگەری نزیکە لە تەقواوە. واتقوا الله، لەخوا بترسن، إن الله خبير بما تعملون. خوای تەعالا ئاگادارە بە هەر کارێک ئەیکەن. کەوابوو ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لە خۆی بێ. خوای تەعالا لە سوورەتی شورا ئایەتی 15 ئەفەرمێ فلذلك فادع واستقم كما أمرت. خوای تەعالا ئەمر بە پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم لەسەر دیندارەتی، لەسەر ئیسلامەتی بەردەوام بێ، و ئەو کارانەی خوا ئیداتە سەریات جێبەجێ بکە، و حتا ئەو ڕۆژێ ئەمێنێ لە دنیا. طبعا بە من و تۆش، نەکەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، بە من و تۆش
ئەفەرمێ ئەمجا خوای تەعالا بە پێغەمبەر ولا تتبع ئەهواءهم شوێنی هەوا ئارەزووی خەڵکانێک مەکەوە. طبعا لە هەموو کاتێکا خۆشەویستەکانم هەوا ئارەزوو هەر هەیە لە زەمان پێغەمبەری صلی الله علیه وسلم خەڵکانێک هەبوون حەزیان کردو پێغەمبەر صلی الله علیه وسلم دین لەسەر حکمی ئیسلام لەسەر قەومەکانی خۆیان تەطبیق نەکا. ئافرەتەکە دزی کرد لە قوڕەیش چەند کەسیان نارد بۆ واستەکردن لای پێغەمبەر صلی الله علیه وسلم تکا بکەن تا پێغەمبەر حکمی ئیسلام حکمی دزی لەسەر ئەو ئافرەتە جێبەجێ نەکا. یعنی هەر جاری کەسێک هات تەکلیفیە کرد ئاخر جار ئوسامەیان ناردە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئوسامە پێغەمبەر خۆی پەروەردەی کردبوو خۆشی ئەویست. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر تووڕەبوو چووە سەر مینبەر فەرمووی قەومانی پێشوو قەومانی پێشی ئێوە بۆیە تیاچوون چونکە ئەگەر کەسانێکی دەسڵاتدار و کەسانێکی یعنی لەناو خەڵکا هینێکیانێ مەکانەتێکیانێ ئەگەر خراپەیان بکردایە ئەگەر دزیان بکردایە حکمیان لەسەر جێبەجێ نەئەکرا. بەڵام ئەگەر فەقیر و هەژارێک ئەگەر بێ کەسێک خراپەیەکی بکردایان دزیە بکە یەکسەری جێبەجێ ئەکرێ لەسەری. ئەوان بۆیە تیاچوون چونکە ئاوا یاساکانیان ئاوا بوو. بەڵام واللهی ئەمە لای من ناخواتەوە. واللهی ئەگەر فاتیمەی کچم دزی بکە ئەبێ لەسەری جێبەجێ بکەم حکمی ئیسلامی لەسەر جێبەجێ بکەم. ئیتر تەواو کەسی ئیتر نەیە بۆ لام تەکلیف بکە. ئەمە دینە ئەمە شەرعی خوایە خۆ نابێ شەرعی خوا بە هەوا و ئارەزوو جێبەجێ بکرێت. جا خوای تەعالا فەرمێ ولا تتبع ئەهواءهم شوێنی هەوا و ئارەزووی ئەوان مەکەوە. وقل آمنت بما أنزل الله من كتاب وأمرت لأعدل بينكم من إيمانم هي بوي خوا داي بزاندوه بو شرعي خوا داي بزاندوه وأمرم بيكراوه كمن دادگر بم لن يوانتانا أمرم بيكراوه كمن دادگر بم كمن تعصبم بو هيج قومو هيج عشرة هيج حزبيك نبي هر كسي بو بكار بدسي مسلمان يتر أبي وازد حزباتي بيري يتر أبي حزب پشت جواب خا يتر أبي نابي أندام يبي لنا وحزبك هر کەسێ بوو بەکار بەدەستی وڵات ئیتر ئەبێ لەو حیزبە واز بێنێ چونکە ئەسڵ وایە ئەبێ کەسێک بێ بۆ هەموو خەڵک وەکو یەک وا بێ ئەبێ پەیوەندیەکانمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم معنای ئاەتەکە وایە پەیوەندیەکەم لەگەڵ هەموو خەڵکیا وەکو یەک وا بێ کە دامەزرا بێ لەسەر عەدالەت و دادگەری ئەبێ من سەرخەری هەموو کەسێک بم کە لەسەر حەق بێ و پشتگیری بکەم با چەند فەقیریش بێ با خزمیشم نەبێ با لە جەماعەتەکەی منیش نەبێ و ئەبێ دوژمنی هەر کەسێک بم کە حەقەکە لەلایەتی بەرامبەری بۆستمەوە با لە جەماعەتەکەی خۆشم بێ حتا با باوکیشم بێ حتا با براشم بێ حتا با خزمیشم بێ. ئیسلام وا داوامان لێ ئەکا لە دینی منە امتیازات نییە خزم و کەس و کار و عەشرەت و بنە ماڵە و حزب و ئەمانە بخەمە سەر خەڵکی تر ئەمە لە دینی منە نییە لە دینی ئیسلامە نییە. خزمەکانی من لەگەڵ خەڵکی ترا یەک حەسابن بەرامبەر بە یاسا بەرامبەر بە شەریعەتی خوا کە یاسای ئیسلام لەسەر شەریعەتی خوا دا ئەمەزرێ. گەورەکان لای من هیچ امتیازاتێکیان نییە با ڕئیس عەشەت بن با پلە پایان بەرز بێ لەناو دەوڵەتە با وەزیر بن یەک حەسابە بەرامبەر بە کەسێک کە فەڕاشی دائیرەیەک بێ یەک حەسابە لە بەرامبەر یاسا و قانون و شەریعەتی ئیسلام. هەر کەسێ تاوان بکە ئەگەر چەندێ پلەپایی بەرز بێ لەگەڵ کەسێکی ترا پلەپایی نزم بێ لە تاوانە هەمووی وەکو یەک وایە. حرام لەسەر هەموو حرامە نەک لەسەر کۆمەڵی خەڵک حرام بێ و لەسەر کۆمەڵی خەڵکتر حرام نەبێ. حەڵاڵیش بۆ هەمووان حەڵاڵە هەروەها فەرز بۆ هەمووان فەرزە حتا خۆم جیا نەکراومەتەوە لەمە حتا تەنانەت خۆم جیا نەکراومەتەوە لەمە یاسا لەسەر منی جێبەجێ ئەکرێ. يا أيها الذين آمنوا كونوا قوامين بالقسط شهداء لله ولو على أنفسكم أو الوالدين والأقربين. يعني سيكلم آياتي سورة النساء آياتي 135 خواه تعالى فرمي أيو كساني إيمان دارن هلسن بدادگري جێبەجێ کردنی دادگەری ئەگەر چی لەسەر خودی خۆتانیش بێ ها سێ ئاەتەکە کەن ئەم قسانە قسەی من نییە قسەی خوای پەروەردگارە بڕۆن بیخوێننەوە. سورەتی نیسا ئاەتی 135 ئەفەرمێ وەلەو على أنفسكم ئەگەر چی لەسەر خودی خۆتان حەقەکە بۆ ئەبێت جێبەجێ کەن ئەو الوالدین ئەگەر لەسەر باوکو دایکتانش بێ والأقربين خزمەکانتان بێ ئامۆزا برا دۆست خوشک ئەمە ناخواتەوە لە ئیسلامە لە بەرامبەر یاسا. ڕاستە ئەمە حەقی خزمایەتی هەیە بەڵام لە بواری حەق پێدانە تو پەیوەندی لە مەسائیلی حکم و دەسڵاتە ئەمە ناخواتەوە. ئن یەکن غەنیەن
أو فقيرا فالله أولى بهما. جاري واحد ألي بخوا أم خزمي من فقيرة وحالي خرابة ويان أبو كسوايا خواي تعالى فرميت ولا خوا بالرحم ترنيد با فقيرش بيه خواي قورا خواي خاوني أوا تو يا ساكا جيب جيبك قانونك إسلام جيب جيبك يترشاو لما بك أما فقيرة أما دولة منا أما هيتي أما نيتي نابي لبالخاطر فقيرة فضلي بدين بسر دولة منا دولة منا كلا حق بو حقك هي أوا ببيا شوانك شوا طبعا كوابو خوش يفسكانم قرآن رازي نابي بو مجتمع وكوملقاي مسلمان كوا هر كسي لو بايه بي دولة من بي بنازي بسر خلقي تراو بكيفي خوي خلق بكوجيو بكيفي خوي خلق تعدال خلق بكاو بكيفي خوي اوي ديتا خيالي بيكا اما بهيج شوازك لإسلام جينا بيتو وقرآنش بي رازي نابي بلكو لإسلام هموان وكو داني شانوانا إسد دانكاني شانا هيانا قلوة قبدارة هيانا الزعيفة بلام لأخيرا همو يعني يك دانكاني نوكو يكواي فرقي نية لأخيرا يكسانا لبرانبر بياسا لبرانبر بشريعتي خوا جاء أما الزور قرنقا أمريكا كلا بند سركيكاني دستوري مدينة دستور كيف في غمر صلى الله عليه وسلم دستوري دولتي في غمر صلى الله عليه وسلم يا ربي خويا بخاتنا وجوانا كان يخوت رحمن بيبكي هدايات من بدي نوري إيمان خرد الله كان مان يا رب العالمين يا ربي دا مزراو من بكا يا ربي حق خير سر زمان من يا ربي خويا لو أنا من بجيري كواد دائم دينكيتو شريعتكيتو فضلا بسرها مش تكاني ترى تناند بسر نفسي خويا أنا يا ربي خويا شفاينا خوش كان من ده يا رب العالمين يا شافي يا الله يا ربي رحم بمردو كان من بكي مالو منال من صالح بكي يا ربي خويا دين داريتي لولات معنا برقرار بكي يا ربي خوايا آلاي إسلام هردم شكاوى بلولات معنا يا ربي خوايا بيديني لولات معنا زليل بكي يا رب العالمين يا ربي خوايا بخاتنا وجوانا كان يخوت كردستان لهمو بلا مصيبتك بدور بقرا آمين آمين خوش بسكانم أو أمانتيك خواي تعالى لقرآن باسيك وفي غمري خواش صلى الله عليه وسلم بعملي جيب جي كردوا كوتو تسر أستوي منو توي مسلمانيش أما أمانتي خوايا دادقري أمانتي خوايا أبي لما علاقي خوتو دس بيبكا لقل جنكتا لقل من علاقانتا باشان لقل همو اواني كلا جيردسي توان خوي تعالى ببيغمر داود افرمي يا داود سورة صاد آياتي بسوشش يا داود طبعا داود يكيك لو بيغمراني كباشاش بوا خوي لناو بيغمرانا كم لبيغمران ملكايتي بيغمرايتيان بيكو كو كردوتوا لداود أبوه لمحمد المصطفى شهبوه لسليمان شهبوه هندي لبيغمران تنها بيغمراياتيان بيسفير راو بيان ريك نكوتو ببربع حاكم ودسلات دار بلان داود يكيك لو بيغمراني بيغمر بوه مليكيش بوه باتشاش بوه خوي تعالى بيفرمي يا داود إنا جعلناك خليفة في الأرض أي داود إيمت تو من كرد بكار بدست لسر زوية تو خليفي خواي باتشاي كاركاني خواج جيبجيكي فاحكم بين الناس بالحق لنيواني خلقيا بحق بداد قري حكم بك ولا تتبع الهوى شو يعني هوا وآرزوي هيج كسيك مكوى هيج كسي شو يعني هوا وآرزوي هيج كسي مكوى فيضلك عن سبيل الله دعي للربازي خواه لا تأدا قمرات أكا ها آقات ليبي إن الذين يضلون عن سبيل الله لهم عذاب شديد بما نسوا يوم الحساب براسي اواني للريبازي خوالا ادن براسي وانا نقبتيان بوهايا اوانا سزايكي زور سختيان بوهايا بهوي اوقع قيامتيان لبير شو انساني مسلمان نابي قيامتي لبير بچه هاد هر كسيك تكليفة ليبكا كتوشتيكي ناشرعي بكي ميكا خواب خرسر هموان با خلق عاجز ببي ويمكي شمان اويا هر كسيك بي بكار بدس يتر خزمو كسوكاني همويان تروازانا امولاتا تربو اوانا رويتي اكنو تكليفي لي اكنو زور خلقيش ايماني وانا برزنيه تحملي اوهم تكليفات انا بكبو سريعا بوش وركاو يتر فضل انا هذا صار خلقي ترى او نقبتك بلام انساني مسلماني راستقينا ويباوري باخواها بخواي لبيرنا شويه قيامتي لبيرنا شويه نابي وابي فرمايش لك ابو موسى الاشعري بمعنى جرته ولا في غمري خوشويس مان صلى الله عليه وسلم افرمي لصحيح ابو داود جماره 4843 افرمي يك لو شتاني ك بلغي لسر ريزي تو لخواي پروردگار ان من اجلال الله
تۆ حەزەکەی ڕێز لە خوا بگری، خوا بە گەورە بگری، ئەمانە بکە یعنی خوات بە گەورە گرتووە. سێشت ئەم سێشتە بکەی خوات بە گەورە گرتووە. یەکەمیان ئیکرام ذی الشەیبەة المسلم، ڕێزگرتن لەو پیاوە ڕیش سپیانە، لەو پیاوە ڕیش سپیانە ڕێزگرتن لە پیاوە ڕیش سپیەکان ڕێزگرتنە لە خوا، بە گەورەدانانی خوایە، ئەمە زۆر گرنگە. دووهەم وحامل القورآن غير الغالي فيه والجافي عنه، ڕێزگرتن لەوانەی کە قورئانیان هەڵگرتووە، قورئانیان هەڵگرتووە یعنی قورئان فێر بوون و خەڵکیش فێرەکەن، بەڵام نەک ئەوانەی وا زیادە ڕەویەکەن. خەڵکێکەیە قورئانی هەڵگرتووە بەڵام زیادە ڕەوی کردوتیایە، مسلمانان بە کافرە زانێ، بەردەوام خەریکی ئاژاوەیە، یعنی قورئانەکەی کردوتە سەبەبێ بۆ لێدانی مسلمانان، ئەوانە نا. بەڵام ئەوەی کە قورئانەکە تەطبیق ئەکات و خەڵکیش فێرەکە، بەڕاستی ئەوە شایستەی ڕێزە، ڕێزگرتن لەو پیاوە بە ڕێزانە ڕێزگرتنە لە خوای پەروەردگار. پاشان سێم دەنیکیش خۆشەویستەکانم وإكرام ذي السلطان المقسط، ڕێزگرتن لە کاربەدەستی دادپەروەر، بەشێکە لە ئیمان. هەر وڵاتێ ئەگەر کاربەدەستێکی دادپەروەری هەبوو، حەق ئەو خەڵکە ڕێزی لێ بگرن، حەق ئەو خەڵکە باوشی بۆ بکەنەوە و لە ناو دڵی خۆیانە داینن، چونکە ئەوە نیعمەتێکی زۆر گەورەیە. ڕێزگرتن لەو کاربەدەستە عادلە دادپەروەرە ڕێزگرتنە لە خوای پەروەردگار.